لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەن لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت. لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی. ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12,000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت. پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم. ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی سفر ژیری هیوامە تەندروستیتان باشبی هاوڕێیانی خۆشەویستم ببورن تۆزێ بەرنامە دواکەوت بەهۆی ڤلۆگێکی ناوازم بوو لە شاری سلێمانی بووم لەگەڵ چەند یوتیوبەرێکی خۆشەویست ڤیدیۆیەکی ناوازە و جوان و سەرنجڕاکێشم بۆ دروستکردن لە لینکی دیسکریپشن دام نایە و هاوڕێیانی خۆشەویستم بۆ دەستکەوتنی هەر یاریەک دەتوان سەردانی دارینگەیم بکەن کە لەقیان لە سلێمانی و لە هەولێر هەیە ئێستا لە شاری هەولێری لەقیان کراوەیە دەتوان یاریەکان بە نرخی هەرزانتر لە بازار کۆنسوڵەکان بە نرخی هەرزانتر لە بازار هەموو شتێک هەرزانتر لە بازار لە دارینگەی بەدەستانکەوی کە ناونیشانەکەیان دەکەوێتە شەقامی سوڵتان مزەفەر و لە لینکی دیسکریپشنیش و کامل ناونیشانی دارینگەیم بۆ داناون دەتوانن سەردانیان بکەن. یەکەم هەواڵش باسی بکەم بێگومان پێویستە باسی یاری فۆرتنایت بکەنکەوە کاراکتەری کریتۆسی بۆ زیاد کرا کریتۆسی یاریەکانی گاد ئۆف وار زۆرێکتان لەم تاپرسی ئاژیر بۆچون چیە لەسەرەوەی کە کریتۆس بۆ یاریی وەکو فۆرتنایت زیاد کرا سەرەتا کە من وێنەکەم بینی لە سوشەڵ میدیا بڵاو کراوە کەوا کریتۆس ناو یاری فۆرتنایت بەڕاستی پێتان بڵێم کەوا زۆر دڵخۆش نەبووم وەروەها بێهیواژ نەبووم لێکەوە بەو شێوازە دەربچی من وابدا نابووکەوە ئەگەر بێت و کریتۆس بێتە ناو یاری فۆرتنایتی ناوانێت نتوانی سەمای پێ بکەیت چونکە کاراکتەری ینی هەیکل و کاراکتەری ئەو یاری ئیوەی نییەکەوە سەما بکە بەتایبەتیش سەمایەکانی ناو یاری فۆرتنایت مەبەستمەوە نییەکەوە یاری فۆرتنایت یاریی خراپە یاخود بێکەسایەتی یاخود کەسایەتی نزمە مەبەستم لەوەی نییە بەڵکو مەبەستەکەی من ئەوەیەکەوە کریتۆس سەماکردنی لێ نایە کریتۆس کابرایەکی عاتفی تووڕە شەڕخواز کریتۆسی کریتۆسی دەناسین هەمومان لەوان بەدیاکەت کەوا لە ناو یاری فۆرتنایت دەتوانی سەما بە کاراکتەری کریتۆس بکەیتەوە زۆر خەڵکی کێشیان لەگەڵەوە هەیەکەوە مەمیر پێویستە لە لایەک کریتۆسی بی نەک لەسەر پشتیبی بەڵام ناو یاریەکەی کاراکتەری مەمیریان کردە باکپاکەکەی واتە جانتایەکەی پشتی هەرچەندە ئەیترسیان دانا بە باشتر دەبوو لە کریتۆسی بەڵام من هیچ بەدڵم نییە و پێم وایە شتێکی زۆر حیاتچوونیشە لە بۆ کاراکتەری کریتۆسی سۆنیە دەبا بە هیچ شێوە کارەکەن لە سۆنی تێدەگەم سۆنی دەیە زۆرترین پارە بەدەست بخە مەسەڵەن ئەو کاراکتەرەکە بە $10 بیتن ملیۆنە کەس ئەو کاراکتەرە بکڕی دەکاتە $10 ملیۆن لەو $10 ملیۆن بەلایکمی 8 ملیۆنی لە بۆ کۆمپانیای سۆنی 2 ملیۆنی لە فۆرتنایتیان جگەلەوە شاوڕێن لە چەند مانج ڕابردووشکەوە هەواڵەکە بووکەوە کۆمپانیای سۆنی بە بڕی $250 ملیۆن وەبەرهێنان دەکات لە ناو ئەپیک گەیمسی ئەهان کاتێکەوە ئەو ترێدەرە بڵاو کراوە کە دووچیان ئەوە گەیم پڵی یاری پلەیستیشن 5 کە ئەپیک گەیمز بڵاوی کردەوە ئەوە لەو کاتەوە تقریبا پەیوەندی نێوان ئەپیک گەیمس و سۆنی دروست بوو ئێستاش ئەوە کۆتا هەماهەنگی نێوان کارکتەرەکانی پلیستیشن نابیتن لەناو یاری ئەو فۆرتنایت و سەرەتانی و بێگومان کۆتاژ نابیتن هەروەها هۆکاری سەرچی زیادکردنی کریتۆسی ئەوەیەکەوە گەیمەری فۆرتنایت لە دابەزینەوە شێوازەکەوە دۆرنە یاریی وەکو ئەمۆنگە زۆر بە پێش فۆرتنایتی کەوتۆ لە تویچی لە چەمانجی ڕابردوون بۆیش فۆرتنایت دەبووە شتێک بکەوە سەرنجی هەمووان بە خود دووبار ڕاکێشتەوە بە ئەنجامدانی ئەو کارە جا خراپە یاخود باشە بێگومان قازانجی کۆمپانیای فۆرتنایت و سۆنی هەرچەندە شتێکی ناشرینە بۆ سۆنی چونکە سۆنی کەمان سۆنی شتی ئەگەر یاریێکی گادەوارت کردی بێگوان پێت ناخۆشەکەەوە کریتۆس بۆ شێوازە مامەڵی لەگەڵ کاکتەرێکی خۆشەویست وەکو کریتۆس بگرێوە کاتش دێن ئاساییە گەیم زیاتر منداڵ دەیکا منداڵیش ئارەز بە ئاسایی وەری دەگرن و شتێکیان زۆر لە گرنگ نییە و وەکو خۆم پێم ناخۆش بوو حەزم نەدەکرد بۆ شێوازە کریتۆس ببینم هەرچەندە من یاری فۆرتنایتم هەیە بەڵام بێگومان ڕێگەم بە خۆم نەداکەوە بە کریتۆسی یاریشی وەکو فۆرتنایتی بکەم چکە ئەو کاراکتەر لای من ڕێزێکی تایبەتی هەیە و کاراکتەرم زۆر خۆش دەوێت بێگومان کریتۆسم لە فۆرتنایتی زیاتر خۆش دەوێت بۆیە فۆرتنایت ئەوەندە گرنگە بەلامەوە بێ کارکتەرێکی خۆم لە پرسای خۆم ناشیرنیکەم دەمێت ڕێنگە بزانم زیادکردنی کارکتەری کریتۆس ناو یاری فۆرتنایتی پێتان باشە یاخود ناوە دەمێت پێتان بڵێم ئەو کەسانەوە یاری فۆرتنایتی دەکەن بە عکسەکەی کریتۆسی ئێستا دەتوانی شتەکان تێکولێ بدەیت و وەرگرتنی خوێنیش وەرگرتنی خوێنە شینەکە یاخود ستامەنایەکەیە چییە لە ڕێگەی عکسەکە دەتوانین بەدەستی بینیم بۆچون تاسی لە یاری زیادکردنی کارکتەری کریتۆس لە ناو یاری فۆرتنایت ئاساییە بەلاتەوە یاخودنا لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن هاوڕایان بۆ فەرمیکەوە ماپێکچینە لە بۆ یاری Call of Duty Cold War زیاد دەکرێتن لە بۆ مۆدی مەڵتیپلەیەرەکە واروەها لە بۆ مۆدی وارزۆنیشکەوە لە وارزۆن ماپێکی تەواو نوێ زیاد دەکرێت و ماپەکەش دوورگەیەکی تایبەت دەبێتن و پێشبینیش دەکرێت لە چەند هەفتەی ڕابردووکەوە دوورگەی ئالکەتراز یاخود ئەو شوێنێک لەناو بلاک ئۆپس 4 هەبوو بلاکاوتی هەبوو
دوورگە بەندیخانە و بەنای بەندیخانەی ئالکەتراس لە بۆ یاریەکە زیاد بکرێەوە بێگومان بۆ فەرمیکەوە دوورگەکە زیاد دەکرێت بەڵام ئایا ئالکەترازە یاخودنە هێشتا نازانین پێشبینی دەکەم کەەوە ئالکەتراز بیتن و شێوەکەی تەنانەت وەکو ئالکەترازی بیتن بەندیخانە بی دوورگەیەکی گەورە بی لەناو وارزۆنی دەمەوێتتان پرسم ئایا کەستان تاوەکو ئێستا لەسەر یاری کۆڵبۆر یەکە کڕیوتە بەردەوامی یاخود واز لێ هینە یان بڕیارت نەدای بیکڕی دەمەوێت بۆ چونتان لەسەر یاری کۆڵبۆر لە کۆمنت بزانم خۆشەویستانم یاری باتڵفیلد 3 بە شێوەیەکی کاتی لە پیسی بەردەستە بە شێوەیەک بەخۆڕایی لە ڕێگەی دروستکردنی ئەکاونتێکی ئەمازۆن پرایم بەخۆڕایی بێگومانەك بە پارە ئەکاونتەکە دروست دەکەی دەتوانانی یاری باتڵفیلد 3 لە ڕێگەی ئەوە لە ماپەڕی ئەمازۆن بەخۆڕایی داوڵۆن بکەیت کۆدەکە وەربگری و تا هەتای ژارێکە بۆ خۆت ئەگە پیسی هەیە دەتوانانی ئەو کارە بکەیت بەڵام جەماعەتی کۆنسۆڵ بێگومان بە پارەیە بەڵام بۆ پیسی کارێکی باشە و خراپ نیە دەتوانن بە خۆتان سوودی لێ وەربگرن چەند هەواڵێک لەسەر یاری سایبەرپانک 2077 کە من زۆر خۆشحاڵم لەو هەفتەی ئینشاڵڵا بەدەستمان دەگا وەروەها هەوڵ دەدەم زۆرترین ڤیدیۆشی لەسەر بڵاکەم پارتەکانی یاریەکەتان لە بۆدادنم گەیمپڵی یاریەکەی کارێکی باشتان بۆ دەکەم لەسەر یاری سایبەرپانک 2077 چونکە کە لەو یاریانەی کە زۆر دڵخوازم ئەنجامی بدەم دوو هەواڵم هەیە لەسەری یەکەیان ئەوەیە کەوا فۆتۆمۆد یاری سایبەرپانک 2077 بە شێوەیەکی زۆر سەرچێتانە دیتیلی هەیە وردەکاری هەیە دەتوانانی ئەنجامی بدەیت بگۆڕینی ڕنگ بە چۆنێتی لایتینگ بێگومان لە زۆربەی یاریەکان فۆتۆمۆد زۆر پێشکەوتەوە بەڵام سایبەرپانک بێگومان هەنگاوێک زیاترن دائما یاریەکە هەنگاوێک دوو هەنگاو زیاتر لە پێش هەموو یاریەک دەنێتاوەکو فۆتۆمۆدەکەی یاخود بەگشتی یاریەکە ناوازەترپی و سایبەرپانک 2077 بێگومان ئەو کاتێک کە ڕکلامیش لە بۆکرێ یاریەکە کە بۆ سەروی 18 ساڵانە بەڵام ئێستا بۆ مەمەدیاکەوتکەوە مەبەستیانەوەیە کە سەروی 18 ساڵانە دیمەنی ڕووتی یەکجار زۆر تێدا دەبی تەنانەت ڕووتی تەواوی تێدا دەبی واتە ئەندامی نێرینەی پیاوان ئەندامی ئافرەتانی ژەناو یاریەکەی بەردەست دەبیتن بۆ سەریکردن توانین سەیری بکەیت و لە کاتی دروستکردنی کاراکتەرەکەش بێگومان توانین دەستکاری قەبارەی بکەیت و دەتوانین دەستکاری قەبارەی بووبی ئافرەتی بکەیت دەتوانین دەستکاری زۆر شت بکەیت و سێ کەس لە ناو یاریەکە بوونی هەیە و چەند شوێنێکی لە ناو یاریەکە دەتوانین بچیە سەردانیان بکەیت لە بۆ ئەنجامدانی سێ کەس بەپارە وەکو یاریەکانی GTA 5 وەکو یاریەکانی GTA دەیوەتە GTA 5 نایت کڵب هەیە دەتوانانی پەیوەندی خصوصداری لەگەڵ کاراکتەرەکانی لە دنیا سایبەرپانک ببەستی جاوەکو پیاو لەگەڵ ئافرەت یان ئافرەت لەگەڵ پیاو ئافرەت و ئافرەت بێگومان مەبەستەکەی بنەوەیەکەوە گەر کەسێکی تۆزێک سانسۆرت هەیە بەرامبەر ئەو شتانە یاخود حەز ناکەی ئەو شتانە ببینی بۆی ئاگدار دەکەمەوە یاری سایبەرپانک 2077 سەروی 18 ساڵانە پڕی دیمەن سێکس دەبیتن وەروەها دروستکردن کاتێکە لە سەرتاوە بێگومان دیمەنی ڕووتی زۆر تێدا دەبی ئەو یاریە بەجددی بۆ سەروی 18 ساڵانە ستودیۆی سید پرۆژێکت لە هیچ شتێک نەگەڕینەوە و یاریەکەش بێگومان سەرنجڵا چێش دەبیتن بۆ چونی ئەوە لە کۆمنتە سەر بابەتی بزانم پێتان ئاسایی یاریەک بۆ شێوازە بیتن یاخود ئاسایی نیە لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن کە چیرۆ تۆیۆما یەکێکە لە دەرهێنەرەکانی یاری سایلەنت هیڵی کۆن وازی لە کۆمپانیای سۆنی و کۆنامی هینە کە پێشبینی دەکرا خەریکی یاری سایلەنت هیڵی بی لە بۆ پلیستیشن 5 بەڵام وازی لە کۆمپانیەکەی نێ وەڕایگەیان کە وایز پەیوەندی بە سۆنی و یاخود کۆنامی نەمایە خەریکی دروستکردنی ستودیۆی تایبەت بەخۆیەتی بەڵام لە هەمان کات دەنگویەکان دووبارە زیندوو بوونەوەکەوە بەجددی کۆجیما ئێستا خەریکی یاری سایلەنت هیڵە لە بۆ پلیستیشن 5 بە تایبەتی جاو دەنگویانە چۆن دەستی پێکرد پێشتر بچەنجارێت کە بۆ باسکردنەکەەوە سۆنی کۆنامی ئەگەری هەیە لە خەریکی یاری سایلەنت هیڵی بن دووبارە دروستی بکەنەوە لە بۆ پلیستیشن 5 یاریەکە تایبەت بە پلیستیشن 5 کۆجیما ماوەکانی ڕابردوو ڕایگەیاندکەوە خەریکی یاریی ترسناکە لە پاش دەستراندینگ کۆنامیش ڕایگەیاندکەوە ئەستەما یاری سایلەنت هیڵ دووبارە دروست بکەنەوە هەرچەندە بێگومان کاتێک کۆمپانیایەک دەڵێ ئەستەما گەر پارەیەکی باشی بدرێتێ بێگومان دروستی دەکات چکە کۆنامی ئێستا وەزعی زۆر باش نییە PS ئەو فرۆشەی نییە یاریەکانی مێتڵگەر لە ناو چوینە بەو شێوازە نیە بۆیش سۆنیش بێگومان هەموو هەوڵک دەدات مادەم یاریەک ئەوەندە خەڵک بیەوێ وەکو سایلەنت هیڵ کە چەندی ساڵە داوا دەکەین سایلەنت هیڵی نوێمان دەوێت تکایە سۆنی من لە پلەیەکەوە سایلەنت هیڵ بەتەواتی نەکردویتەوە کە کات خۆشی زۆر عاشقی و یاری بووم و فیلمەکەش بێگومان یەکە لە فیلمە سەرنجڕا چێژەکان بەلامەوە و زۆر هۆگرم بە ئەوی یاریشی نوێی سایلەنت هیڵ ببینە بێگومان سۆنی لەگەڵ کۆنامی بێگومان ئێستا لە بەرهەمێنانی یاری سایلەنت هیڵ بەڵام پێمان ناڵێن پێشبینی بکەن لە ماوەی 6 مانجی داهاتوو لە ئێستاوە تا 6 مانج داهاتوو ترێلەرەگیان تیزەرەگیان هەواڵێکی فەرمی لەسەر یاری ببینین کە لە بۆ پلیستیشن 5 بڵاو دەکرێتەوە دەمێ عاشقەشی یاری سایلەنت هیڵ لە کۆمنت بدۆزمەوە خۆشەویستانم کامەتەن عاشقی ئەو یاریانە لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن یەکێک لە یاریە هەرە ناودارەکانی ئەکس بۆکس یاری Sea of Thieves کە لە چەند ساڵی ڕابردوو وەکو یاریێکی ئۆنلاینی مەڵتیپلەیەری تقریبان بەردەوام ئۆنلاین ناسرایە تا ئەو یاری تاوەکو سیزن پاس و باتڵ پاس
پاسی نەبووە بڕاستە یاریەکەڵانە بەڵام ئەو دوشتەی نەبووە بڕیارە لە 2021 مایکرۆسۆفت ڕاگەیاندکەوە سیزن پاس بۆ باتڵ پاس لە بۆ یاریەکەی زیاد دەکەن هاشوی فۆرتنایت وانە جا زۆر خەڵک دەڵێن ئەگەر بێت و یاریەک سیزن پاس و باتڵ پاسی هەبیتن باتڵ پاس بێگومان بە پارە بیکڕی پێویستە یاریەکە بە خۆڕایی جا ئەوەش لەوانەیە مایکرۆسۆفت دیارەکە بکاتە بە خۆڕایی بە هەموو بەکارهێنەرانی ئەکسبۆکس یاخود پیسی بەڵام بەویستە باتڵ پاس و سیزن پاس بکڕی شتێک لەو بابەتانە بکڕی تاوەکو بتوانانی سود لە یاریەکە وەربگری و شتومەکانی بەکاربێنی دەمێ ڕێنگۆ بزانم ئاپێتان وای ئەگەر یاریەک بە پارەبی باتڵ پاسیش بە پارەبی لە ناوی وەکو یاریێکی دۆ نمونە کاڵ ئۆف دیوتی یاریەکەش بە پارەیە بە $6 سیزن پاسەکەشی بە $10 پێتان وایە ئەوە شتێکی عەدالەتە یاخود دەبێ باتڵ پاس بەلاشبی یان یاریەکە بەلاشبی باتڵ پاس بە پارەوێ دەبێت بۆ چوونی ئێوە لە کۆمنت بزانم ئەی خەریکەکەوە یاریەکانی فیفا و مادن NFL لەسەر پلیستیشن 5 و ئەکسبۆکسی نوێ بڵاو بکاتەوە بە گرافیکی نوێتر ئەگەر تو یەکچی لەو گەیمەرانی کەوا یاری فیفات هەیە فیفا 21 هەیە دەتەوێت لەسەر پلیستیشن 5 بە کواڵیتی پلیستیشن 5 یاری بکەیت لە چەند هەفتەی داهاتوو بە فەرمی ئەپدەیتێک لە بۆ دێتن سیستەمەکەت ئەپگرید دەکا گەر ئەکسبۆکسیش تەوی بێگمە هەر هەماشتا ئەکسبۆکسی نوێ فیفایەکەت لە بۆ ئەپگرید دەبیتن بە بەلاش فیفا دەبتا کواڵەتی پلیستیشن 5 ئەزت جا گۆڕانکاریەکان چی دەبن گۆڕانکاریەکان خێرالۆت بوونی یاریەکە دەبی کە زۆر بەخێرایستە ناو یاریەکەی وەروەها گرافیکی یاریەکان مۆدڵی کارەکتەرەکان تێکسچەر و کواڵەتی و ئەنیمێشنی دموساویان بەرزتر دەبتەوە بەقسەی ئەی ئەو گۆڕانکاریان دەبێت بەڵام بڕای منشتە گۆڕانکاریەکان زۆر نامن تاوەکو یاری فیفا 22 کە بە تەواوەتی لە بۆ کۆنسۆڵی نوێ بەرهەم دێن یەکێک لەو یاریانی کە زۆر جار پێم دەڵێن ژیر باسی بکەتکای هەوای لەسەر بڵاوکەوە ئەو ژیاری ئەلدن ڕینگە کە لەلایەن جۆر ئار مارتن وەروە دەرهێنەری یابانیە بەناوبان کە دروست کرا کە ناوەکەی نهاتە بیرم ئێستا ئەلدن ڕینگ بە فەرمی تاوەکو ئێستا هیچ هەواڵێکی نوێ لەسەر نیە تەنیا ئەوەیەکەوە لە هەفتەی ڕابردووش بۆم باسکردنکەوە کۆمپانیایەکە دەڵێ لە بەرهەمهێنان بەردەوامین بەڵام پێشبینیەکی و دەنگویەکەوە لە گیم ئەوۆرزی ئەو ساڵ کە بڕیار لە 12 خڵاتەکانی یاریکردن داپەش بکرێتن کە من بەشەی ڕاستەوخۆ بۆتان دەگوازمەوە بێگومان لە یوتیوب یان لە فەیسبوک پێتان دەڵێم پێش وەختە پێتان دەڵێم کە سەیر بکەن بۆتان دەکەمە کوردی زۆر بەشتەکان یاریەکە پێشبینی دەکرێت لەوێت ترێلەرێکی نوێی بۆ بڵاو بکرێتەوە هەروەها لە هەر گیم ئەوۆرزی ئەو ساڵ پێشبینی دەکرێت ترێلەرێکی گاد ئۆف وار 2 بڵاو بکرێتەوە وەروها پێشبین دەکرێت ترێلەرێکی سالەن هیڵ ببینین و پێشبین دەکرێت ترێلەرێکی هێڵۆ ئینفینیتی نوێ ببینین پێشبین دەیت چەندین ترێلەر دەکەن تەنانەت پێشبینی هەیە دەڵێن ترێلەرێکی نوێی یاخود گیمپلەیەکی نوێی یاری هێڵ بڵیت سانیوە ساکریفایس بەشی دووەم ببینین بێگومان چاوتان لەسەر گیم ئەوۆرزی ئەو ساڵی من وەک خۆم ریاکشن بۆ تەواوی کۆنفرانسەکە بۆ تەواوی ڕێوڕسمەکە دەکەم و بەڕاستە خۆ لەگەڵتان دەبم بۆ تکا دەکەم لەبیر نەکەن بینەرم بن چۆن کریتۆز لە بۆ یاری فۆرتنایت زیاد کرد ئێستا دەنگۆ هەیەکەوە کارکتەری ماستەر چیفی یاریەکانی هەیڵۆ لە بۆ فۆرتنایت زیاد بکری هەرچەندە ماستەر چیفی هەیڵۆ بە هاوشێوەی کریتۆز هینیان من لەوانەیە ماستەر چیفی ببینم سەما بکە پێم ئاسایی تربی لەبەرەوەی لە کوردستانیش ئەوەندە تێکەڵ یاریەکانی هێڵۆین هەرچەندە ناڵێم یاریەکانی هێڵۆ باش نین یاخود خراپم بێگومان یاری زۆر تایبەت و نایابن بەڵام ئەو کریتۆز نییە کە بەسەم کاردانەش یەکجا گەورە دروست بکە بەڵام زیادکردنی ماستەر چیف لە بۆ یاری فۆرتنایت لەوانەیە شتێکی باش بی نەک خراپی وەکو گادڵڤاری لەبەروی کارکتەرێکی تۆزە خەندە ئامێسترە و زۆر ئەو فەیسە ڕقە ناخۆشەی نییە کە بری کەس خەڵکی زۆر لە دەستدایە نامێ بەغڵەتی لێم تێوگەنکەوە مەبەستم ئەوە نییەکەوە برێ ماستەر چیف کارکتەرێکی خراپە بەڵکو کارکتەرێکی نایابە بەڵام ئاسانترێ لە ناو یاری فۆرتنایت لە چاو ئەوەی کە کریتۆز بێتە ناو یاری فۆرتنایت تێم دەگەن ئینشاءالله کۆمپانیا ئاپڵ لیستێکی بڵاو کردەوە لەو یاریانە ئەو ئەپانێکەوە خەڵاتی باشترین یاری ساڵ یاخۆ باشترین خەڵاتی ئەپی ساڵی پێداینا وەکو یاری گەنشین ئیمپاکت توانی لەسەر آیفۆن لەسەر آیپاد خەڵاتی باشترین یاری ساڵ وەربگرێت کە زۆرترین بەکارهێنەری هەبووە و پێیان وایە ئەپڵ بەقسەی ئەپڵی بی پێی وایە کە لە باشترین یاریەکان جانازانم یاری گەنشینی پاکتت کردیە یاخودنە سەرنجتان چۆن لەسەر یاریەگەر لە مۆبایلێکی بۆچنی ئەو دەمێت لە کۆمنت بزانم لە هەفتان هەفتەی ڕابردوو پێم وتن کەوا یاری Red Dead Online لەگەڵ Red Dead Redemption 2 جیا دەکرێتەوە دەبنە دوو یاری جیاواز دەبدە دوو پارتی جیاواز ئێستا یاریەکە بە فەرمی جیاکرایتەوە هەر گەیمەرێکەوە یاری Red Dead Redemption 2 نەکردیە یاخود نیتی دەتوانانی یاری Red Dead Online بە $4 بکڕی بەخۆی یاریەکە نرخی $20 Red Dead Online بەڵام ئێستا لەسەر پلیستیشن لەسەر ئەکسبۆکس لەسەر پیسی نرخی تەنیا $4 یاخود $5 دەتوانن تەنیا مۆدی ئۆنلاینەکەی تاقیکەنەوە هەر کاتێک هەستان لێبوو ستۆریەکەی تاقیکەنەوە دەتوانن ستۆریەکەی بەجیا بکڕن بێگومان نرخی هەرزانتر دەبی $40 و $30 لەوانێت $5 یاخود $20 جا ئەو شتە لەوانەیە بۆ زۆر خەڵک زۆر باش بە تایبەتی بۆ کەسانێکەوە حەز ناکەن یاریی چیرۆچێک و ڕێدێت تاقیکەنەوە یاخود دۆ نمونە یەکە چوچی من ئەمە ڕێدێدم لەسەر کۆنسۆڵەکەم هەیە
بەڵام ئەگە دوێ مۆدی ئۆنلاینەکەی لەسەر پیسی تاقیکەمەوە پێویست ناکە یاریەکەی بە کاملی دووبارە بکڕمەوە تەنیا بە 5 دلار مۆدی ئۆنلاینەکەی دەکەم مەسە ئۆنلاینەکەی لە پیسی تاقی دەکەم مەسە مەگە بێ هێڵش ئینتەرنێتی باشتر و کواڵەتی و فرێمڕێتی باشتر بەکارێت سەمەکە پێی 4 تا بیلۆنەمونە جام تۆ یەکێکی لەو کەسانە یا خودنا سوودی دەبی بۆ زۆری نێکاس دەمێ بۆ چنی ێژە کۆمەرزانم ئا زیادکردنەوەی ستۆری و ئۆنلاین پێدا وایە شتێکی باشە یا خودنا لە کۆمنت بۆ چنی خۆتان بنووسن یوبیسۆفت بە فەربی یاریێکی نوێی خۆی بڵاو کردەوە بەناوی ئیمۆرتال فینکس رایزینگ کە یاریێکی جیهانی کراوەیە هاوشێوە یاریەکانی ئەساسنە بەڵام بە شێوەیەکی کارتونی و تۆزەک لە بۆ منداڵانە زیاتر بەڵام ڕیڤەکانی و یاریەی قسەی زۆر باشە سیارەکەی دەکات زۆریان دەڵێن لە ئەساسن کریت ڤالهاڵاش باشترە لە ئۆریژن و ئۆدەسیش باشترە زۆر خەڵک بەشێش زۆر باش ریڤیان کردیا ئێستا یارێ لەسەر مێتەکرێتێک نمرەی 78 لە سەدی پێ درێیا پێم وایە یاریش سەرنجڕاشێش دیارە و من خۆم یاریەکەم نەکردیە و نەم کڕیە بەڵام هیوادارم لە ماوەیەکی نزیک بتوانم دەستم پێی بگە و ئینشاءالله هەندێک ڤیدیۆشی لەوانەیە لەسەر بکەم چکە زۆر سەرنجڕاش دیارە باسی سەردەمی یۆنانی کۆن دەکات خوداکانی یۆنانی کۆنی زۆربەی تێدایە وەروە دەڵێن ئەو یارە لە بۆ فێرکایی لەسەر کللتوری یۆنانی کۆن زۆر باشە لەسەر ئەفسانەکانی یۆنانی کۆن زیوس و ئاریس و ئەو کاکترانی زۆر تێدایە هەروەها پلیستیشن ناو ئێستا سێ یاری نوێی بۆ زیاد کرایە هەدیەکە لە یاریەکانی هۆرایزن زیرۆ دۆن و ستراندد دیپ وەروەها دارکسایدرز 3 لە مانجی 12 لە بۆ پلیستیشن ناو بەردەستن جگە لە 800 یاریەکەی خۆی ئەو سێ یاریش زیاد کردی ئەوانە دەمینێنەوە وازوو ناڕۆن پێم وایە پلیستیشن ناو بەرەبەرە دێ وەکو گەیم پاسی لێبێتن ئەو یاریانە هەموو داڵۆن دەکرێن پێم وایە شتێکی باشە بەڵام هێشتا منافەسە گەیم پاسی پێ ناکرێت چکە شێوازی دانانی یاریەکان بە شێوازەکەکەوە تۆزەک عشوائیە و یاری زۆر کواڵەتی بەرزی کەم تێدایە بە فەربی پلیستیشن ڤایڤ بووە پرفرۆشترین کۆنسۆل لە بریتانیا لە ڕۆژیەکەم کاتێکە بڵاو دەکرێتەوە پێشتر ڕیکۆردەکە لەلایەن پلیستیشن 4 تۆمارکرا بوو بەڵام ئێستا لەلایەن پلیستیشن ئەو ڕیکۆردە شکێنرا و زیاتر کرا لە ئەو زیاتری فرۆشتیە سۆنی لە چاو پلیستیشن 4 هەرچەندە نازانی ژمارەکە بچەند لە بریتانیا چە فرۆشترا بەڵام سۆنی ڕایگەیاندکەوە پلیستیشن 5 ئێستا حالیان پرفرۆشترین کۆنسۆلی نوێی ئەو ساڵەکە بڵاو کردەوە و پرفرۆشترین کۆنسۆلیشە لە ڕۆژی یەکەم لە مێژووی وڵاتی بریتانیا تەنانەت سۆنی دەڵێ پرفرۆشترین کۆنسۆلی نوێشە لە مێژووی پلیستیشن کە پلیستیشن 4 بێگومان پرفرۆشترین کۆنسۆلی مێژووە لە بۆ سۆنی وەکو ڕۆژی یەکەم باز دەکەم نەگەم پلیستیشن 5 ئەو ڕیکۆردشکە پێم سەیرێ ینی بەرچەند دڵخۆشم بەڵام پێشم سەی دەکەوە خەڵکێکی یەکجار زۆر عاشقی ئەو کۆنسۆڵ نوێیانە و دیارن ڕۆژی یەکسەر بەدەستیان کەوێتە خەڵکێکی زۆر ئێستا هەوڵ دەدا بەڵام هێشتا نرخی گرانە بێگومان لە کوردستان هات بەدەست ناکەی ژمارەیان ئێستا هەموو بازاڕلانی دەدانێ دێنەبێت لە سلێمانی چوم تاکتاکە پەیدا دەبوو نرخیان بێگومان $10,000 خۆشەویستانم هیوادارم سەیری تەواوی ڤیدیۆیەکانم بکەن من خەریکی یاریەکانی گاد و ڤار هەموو پارتەکان تاقی دەکەمەوە زۆربەی پارتەکانم کردووە لەوێژی دیسکریپشن لیnkەکان دابنێ وەرا خۆشەویستانم کەوا من هەموو ڕۆژێ ڤیدیۆنێتان بە بڵاو دەکەمەوە سپاسی هەرموان دەکەم گەیشتن 6,000 سابسکرایب سپاسی هەر 6,000 کەس دەکەم کە پژیری ڤیدیۆیەکانی من دەکەن و بێگومان بنکەوە یاری سایبەرپانک بێتن بێگومان لە یەکەم ڕۆژەوە لە دەقەی یەکەمەوە زۆرترین ڤیدیۆتان لە بە بڵاو دەکەمەوە ڕێز و خۆشەویستم قوڵ بکەن چاوی یەکە بەیەکتان ماز دەکەم تا ڤیدیۆ داهاتوو